بۆ نمونە یعنی لەسەر مەسەلەی دەستبڕینەوە و لەسەر مەسەلەی جێبەجێکردنی حکمی حیرابە لە ئیسلامە کە حکمێکە بەسەر سزایەکە بەسەر ئەو کەسانە ئەدرێ کە جەردەیی ئەکەن کە ڕێگری ئەکەن کە خەڵک ئەکوژن بەسەر ئەوانە ئەدرێ شەریعەتی ئیسلام یاسا و حکمی تایبەتی خۆی هەیە لەسەر ئەوە بۆ نمونە زانایانمان وتویانە دەست لە ئیسلامە چوار جۆرە زانایانمان وتویانە دەست چوار جۆرە دەستی کابرایەکی کارایە ئیشکەرە لەناو کۆمەلگایە هیچ زەرەرێکی نییە بەڵکو سوودی بە کۆمەلگا هەیە وەکو ئەوانەی لە بازاڕ ئیشەکەن وەکو ئەوانەی کە کار کاسبی حەڵاڵەکەن بە تەکید ئەو جۆرە دەستانە ئیسلام ماچیەکە ئیسلام ڕێز لەو دەستە ئەگرێ دەستێک هەیە جۆری دووەم دەستێکی بێتوانایە کابرا پەکی کەوتووە ناتوانێت کەم ئەندامە ناتوانێت ئیش بکە ئەم دەستە ئیسلام کۆمەکی ئەکا هاوکاری ئەکا تەنانەت ئەگەر کافر مەسیحی بێت یەهودی بێت لە وڵات ئیسلامە بژێ ئیسلام هاوکاری ئەکا کابرای ئەختیار بێتوانە یەهودی بوو ئیمام عومەر بینی سوالەکە ئیمام عومەر زۆر عەجیبە وتی بۆ سوالەکەیت وتی وەڵام من یەهودیم و ئەمانە و ئیمامی عومەر فەرمووی تۆ تا گەنج بووی ئێمە سەرانەمان لێ وەرەگرتی ئێستا پەکت کەوتووە پیر بوویتە بێلین دابمێنیت و سوال بکەیت لە بەیتولمال موچەیەکی بە بڕنەوە ئەوە لە کات گەنجیە سەرانەی ئەدا بە دەوڵەتی ئیسلام ئێستاش پێویستە دەوڵەتی ئیسلام بەخێوی کە ئیسلام ئاوا ئەڕوانێتە شتەکان دەستێکی تر براینە پێوترێت دەستی کەسێکی نەزان نازانێت ئیش بکا کابرا فێری ئیش نەبووە لە وڵاتی ئیسلامە ئاسانکاری بۆ ئەکرێ فێری ئیش ئەکرێ زەمینە سازی بۆ ئەکرێ دەوڵەتی ئیسلام واجبە لە سەرشانی نەیە لێ کەسێک بێ ئیش بێ و کەسێ بێ موچە بێ و کەسێ لە برسا بمرێ واجبە لە سەرشانی دەوڵەتی ئیسلام دەستی چوارم خۆشەویستەکانم دەستی کەسێکی دزە گەندەڵە ڕێگرە پیاوکوژە ئەخۆ نابێ بیتێڵی ئەو دەستە ئەبێ ئەو دەستە تەمبێ بکرێ ئەبێ ئەو دەستە ببڕێ ڕێگری لێ بکرێ مەسەلەکان ئاوایە زانایانمان لە بواری ئەمانە هەمووی وەڵامیان داوەتەوە بەڵام من قسەیەکی ترم هەیە خۆم بۆ خۆم من ڕەئیم وایە هەر کەسێ لەوانە قسەیان کرد ئێوە یەک پرسیاریان لێ بکەن ئەمە ئاسانترین مناقەشەیە پێی بڵێ کاکە تۆ مسلمان یا کافری پرسیاری لێ بکە ینی ئەوانەی کە وا ئەڵێن لە تەلەڤیزۆن یان لە هەر شوێنێ تۆ هەراوە نەبڵێ تۆ مسلمان یا کافری ئەگەر وتی من مسلمانم بڵێ دەی کە مادام تۆ مسلمانی خوازانی مسلمان یعنی باوەڕت هەیە بەخوا و بە پێغەمبەری خوا و بە قورئان و بە سنەت و ئەمە خوا لە قورئانە وا ئەفەرمێ و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە سنەتە وا ئەفەرمێ و یعنی بۆت نییە فزە بکەی خوا و پێغەمبەری خوا وا ئەفەرمێن مادام تو ڕاستەکەی مسلمانی ئەبێ تەسلیمی خوا و پێغەمبەری خوا بی ئەگینا ئەگەر مسلمان بی و تەسلیمی خوا و پێغەمبەری خوا نەبی معنی درۆکەی مسلمان نی ئەگەر وتیشی مسلمان نیم دەی بڵێ کاکە با ئێمە دانشین جارێکان باسی خوا و پێغەمبەری خوا بکەین و ئەلەو مەوزوعە مناقەشەکەین تو ئەگەر باوەڕت بەخوا نییە ئیتر بۆ مناقەشە بکەین بەزە وەڵا دەستی دزوا و نازانم جێندەروا و نازان ئەم شتانە خۆمانی پێوە هیلاکەکەین هەتا بەیانی تۆ هەرچی بابەت هەیە ڕەدی بەدەرەوە و بۆی ڕوونکەرەوە ئەو کە باوەڕی بەخوا نەبێت دژایەتی خوا ئەکا دژایەتی پێغەمبەری خوا ئەکا صلی الله علیه وسلم ئەوانە درۆکەن ئەو مەوزوعانیان کردۆتە بیان و ئەیان نەوێ کۆمەڵگای مسلمانان تێکدەن مەسەلەکە ئەوەیە ئیتر مناقەشەی ناوێ مسلمان یا کافری ئەگەر وتی کافرم بڵێ کاکە ئیتر تەواو تر باسی ئەوە ناکەین دەستی دزوا و جەندەروا و پیاو ئەبێ قەوامەتی هەبێ ئەبێ یعنی خێزان ئەبێ پیاو سەرکردەی بکا و ئەبێ ژن و پیاو ئەو مافەکانیانە لە ئیسلامەوە هەمووی دیاری کە ئەم باسە زیادەیە ئەو کابرا باوەڕی نییە بە قورئان و بە سنەت ئێمە با بڕۆین باسی ئەوەی بۆ بکەین کە خوا هەیە یان نییە دوای ئەوە ئەگەر قەناعەتمان پێکرد کە خوا هەیە ئەمجا خوا پێغەمبەرەکانی ناردووە یا نەی ناردووە ئەوەی بۆ ڕوونکەینەوە ئەمجا ئەم قورئانە کەلامی خوایە کەلامی خوا نییە ئەمجا پێغەمبەری خوایە پێغەمبەری خوا نییە ئەو مەوزوعی بۆ باسکەین ئەگینا قسەی تر زیادەیە ئەگەر وتیشی مسلمانم یەک دقە زیاتر وەلا قسە مەکە بڵێ کە مسلمانی ئەبێ ڕازی بی بە قورئان و سنەت ئیتر پێش مناقەشەی ناوێ ئەم مەوزوعات با خۆمانشی پێوە عەزیەت نەدەین و کاتی خۆشمانی پێوە نەکوژین